دەکرێت تووشی ئازار یاخود کێشەبین لە بربڕەکانی ملماندا. ئەمەش لە ئەنجامیکردنی جوڵەیەکی هەڵە یاخود شێوازی ژیانکردنێکی هەڵە بۆ نموناوەکو ئەم هاوڕێمان. دەکرێت خراپ بەکارهێنانی مۆبایل یاخود ئایپاد یان ئیشکردن لەسەر کۆمپیوتەر ببێتە هۆی دروستبوونی کێشە لە بربڕەکانی ملماندا. کێشەکان وەکو ڕازبوونەوەی کەوانی بربڕەکانی ملمان، ئینزیلاق، سەوەفان، هەوکردنی بربڕەکان و دیسکەکانی ملمان، تەشەنوجات و هەروەها زۆرجار خواردبوونی مل و بەشی سەرەوەی پشت کە کوردەواری خۆمان پێی دەڵێن قەمبوری کە دەکرێت تووشی چەندین کێشە و ئازار و ناڕەحەتیمان بکات، وەکو دروستبوونی ئازار لە شان و ملدا. زۆرجار ئەم ئازارە دەگوازێتەوە بۆ دەستەکان و بێهێزی دەستەکانیش ڕوودەدات و هەروەها لە ئەگەری هەبوونی سەوەفان یاخود ئینزیلاق زۆرجار لەگەڵ هەبوونی ئەم ئازارە سربوونی هەردوو دەستەکانیشی لەگەڵە، یاخود لە ئەگەری هەبوونی تەشەنوجات زۆرجار ژانەسەرێکی توندوشی لەگەڵە. ئێمە لە بەشی چارەسەری سروشتی نەخۆشخانەی میهرەبانی ئێمە بە پێدانی ڕێنمایی تەندروست و هەروە هەوڵدان بۆ ڕاستکردنەوەی ژیانێکی دروست و تەندروست لە خزمەتی ئێوەی چارەسەرخوازداین بە هەبوونی تەکنێکی دەستی تایبەت و هەروەها ئامێری پێشکەوت و سەردەمیانە و پێدانی وەرزشی تایبەت لە خزمەتی ئێوەداین. بمێنن لە خێر و خۆشی و تەندروست. میهرەبانی، دڵسۆزی و لێزانی.